بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سلام خوای گەورەتان لەسەر بێ خوشک و برانی بەڕێز و قەدرگرانمان خۆشحاڵین بەختەوەرین کەوا لە ئاڵقەیەکی تردا لە خزمەتتان داین لە بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا. لە ئەڵقەیەم جارەماندا دەچینە خزمەت دوو وشەی تری قورئانی پیرۆز کە ماناکانیان وا پێدەچێت لە ڕواڵەتدا وەکو یەک بن، بەڵام لە ناوەڕۆکدا کۆمەڵە جیاوازی جەوهەری و گرنگ لە نێوانیاندا هەیە. ئەم دوو وشەی کە لەم ئەڵقەیەدا پشتیوان بەخوای گەورە کەوا دەچینە خزمەتیان و تاوەتوی دەکەین وشەی عیباد و عەبیدە. ماوسە بەڕێز بەخێر بێ. سپاسان دەکەم مامۆستای خۆشەویست. خوای گەورە سەلامەتتان کە ئینشاءڵڵا. قورئانی پیرۆز بۆ دەستەواژەی بەندەکان وشەی عیباد و عەبیدی بەکارهێناوە. ئەم دوو دەستەواژەیە حتمینە وەکو باقی وشەکانی تر هەر دەبێت جیاوازی لە نێوانیاندا هەبێت. جەنابەت تشکێکی بخەیە سەرێ خۆشحاڵ دەبین. فەرمووە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوای گەورە موفقتان کە مامۆستای بەڕێز و خۆشەویست. ڕاستیان بابەتانە زۆر گرنگن. ئێمە کە دێین بەراوردەی دەکەین لە بینی ئەم دوو وشەیە عیباد و عەبید. دیارە هەرچی لەسەر زەویە، هەرچی مەخلوقی خوای پەروەردگارە هەمووی عەبدە. كأخوة قال فرمي إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا. همش عبادته هي كل قد علم صلاة وتسبيح يسبح له السماوات السبع والأرض ومن فيهن وإن من شيء إلا يسبح بحمد ولكن لا تفقهون تسبيحهم. هموي بزماني حالي خوي تسبيحات دك عبادتي خوي هي نيجي خوي هي بلام إما لشونيتي نيجي أوانتي ناقين. بەڵام خوای پەروەردگار ئەم عیبادەتەی دابەش کردو بۆ دوو بەش بەپێی حاڵی خەڵکەکان، بەپێی مەقامی مەخلوقەکەی. هەندێکی کردوتە عیباد، هەندێکی کردوتە عەبید. جیاوازی نێوان عیباد ئەی عەبد مختار، ئەو کەسێک کە بە ئیختیاری عەبدی خوایەوەتە عیبادەتی شەرعی دەکات. بەس عەبید ئەمە عەبدێکی مجبرە، واتە ئەمە مسەیرە ئەم مخەیەرە. واتە تۆ بەویستی خۆت بەندایەتی خۆت هەڵبژاردووە، فەرمانەکانی جێبەجێ دەکەی، باشە هەڵسوو کەوتت بە پێویستی ئەوە، بەپێی ئەوە خۆت اختیارت کردووە. ئەویش هەر دەیکا، عەبیدیش دەیکا، بەڵام ئەم بە وەکو ئاژەڵان دەیکا، عیبادەتێکی ئاژەڵی دەکا، عیبادەتێکی کەونی دەکا. ناچارە هەواکەی هەڵمژێ، ناچارە لەسەر زەویەکەی بێ، ناچارە بخواتەوە بێ و بچێ. جوڵ و حەڕەکەکەی جۆرە لە عەبدایەتیە، بەڵام وەکو عەبدایەتی ئاژەڵان. بەڵام ئەمە چییە؟ عەبیدە نەک عیباد. واتە عیباد ئەو کەسانن کە ئیختیاری لە بەندایەتیدا هەیە، واتە عیبادەتێکی شەرعی ئەنجام دەدەن، ملکەتی خوای پەروەردگارن. اینجار دائما نسبەتیان دراوەتەوە پاڵ خوای پەروەردگار عیباد. عیباد الله، عیباد الرحمن، عیبادی باشە عیباداً لەنا. ئەمە ینی مەیزەیەکە، ئەم تایبەتمەندیەکە، تەکریمێکە بۆ ئەوانە. وەسا عەبید مسلمان و غیری مسلمانیش دەگرێتەوە. وەکو جەنابەت ئاماژەت پێدا بەویستی خۆی نیە، هەر دەبێ عەبدایەتی خوا بکە. و ئینسان ئەگەر خوش نەپەرستێ، باوەڕیشی پێ نەبێت و باوەڕی بە زیندووبوونەوەش نەبێت و باوەڕی بە دینەکەشی نەبێت، هەر عەبدی خوایە. بەڵام دوجار چۆن ئەم عەبدایەتی دەکا؟ ئیبن القەیم جەوزی قسێکی جوان هەیە لە باسی هیدایەتدا، دەفەرمێ تقریبا لەگەڵ ئەم بابەتەی عەبیدەیەک دەگرێتەوە. دەفەرمێ هیدایەت چوار جۆرە. دەفەرمێ هیدایەت عامە وهیدایەت الدلالة والإرشاد والبيان وهداية التوفيق وهداية في الآخرة. دەڵ هیدایەتی عامە چییە؟ ئەوەی کە خوای گەورە ئینسانی دروست کردووە، مەسەلەن چاوی پێبەخشی و گوێی پێبەخشی، ئەندامەکانی جەستە پێی خۆش بیان پێی خۆش نەبێ و چاوە دەبینێ، ئەم گوێ دەبیستی، ئەم زمانە قسە دەکات، ئەندامەکانی جەستە دەجۆڵان. خەڵقی کردو هیدایەتیشی داوە کە چۆن ئیش بکات و بە پێویست و ئیرادی کەسەکەش ئیش بکات. کە فیرعون دەڵێ قال ومن ربكما يا موسى قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. خەڵقی کردووە هیدایەتیشی داوە. عەبید کەواتە شتێکی گشتیە، کافر و مسلمان دەگرێتەوە و چاک و خراپان دەگرێتەوە و مرۆڤ و غەیری مرۆڤیش دەگرێتەوە کە هەمومان هەرە عەبد و بەندەی خواین.
بەڵام عیبادەکە لە مەقام و لە سیاقی تەشریف و لە ئیطاع و لە ڕێز و حورمەتە کاخوای گەورە عیبادەکانی کردوون بە عەبدی خۆی کەوانت ئەو کەسانە کە باوەڕن پێێتی عیبادەتی بۆ دەکەن و پەرستشی بۆ ئەنجام دەدەن بە ئیختیاری خۆیان و تەشریفێکی ئیضافەشی تێدا بۆ لای خۆی وعیباد الرحمن. عەبید عیبادەتێکی مشتەرەکە لە بینی بڵین ئەم ئەهلی ئیمان دەیکا بەڵێ ئەهلی کوفر دەیکە ئاژەڵانش دەیکەن بەڵێ واتە ئەوانی جۆرە و کوتمان عیبادەتیشیان هەیە بەس جیاوازی نێوان ئینسان لەگەڵ حەیوان ئەوانە مسەیەرن ئەمانە مخەیەرن بەڵێ بەڵام ئەم لەبەر ئەوەی نەچۆتە ئەو پلە و مەقامەوە خوای گەورە فەرمووی ئولایکە الأنعام بەڵێ واتە پلە و مەقامیان تا ئێستا لە مەقامی ئاژەڵاندایە ئەمە لە باسی بێ باوەڕان لە باسی بێ باوەڕاندا بەڵام بە زۆری ئەغلب عەبید بوان هاتووە جالێرەکە دەفەرمی وما ربك بظلام للعبید للعبید يعني بە زمانی حاڵ پێ دەڵێ ئەمن زوڵمێ لە کافران نەکەم چۆن لە ئیماندارانی دەکەم کەوتەلەیشان ناکەم کەواتە زوڵمی ناکەم ینی بەقەدەر سەر واوێکیش زوڵم ناکرێ جوانە بە زۆری عیباد مامۆستا کەسانێکن کە ڕاستەوخۆ لە دوێ لە ڕێگەی نیعمەتەکانەوە گەیشتون بە منعیمەکە بەڵێ گەیشتون بەخوا بەڵێ یعنی وای لێ کردوون ئەم پلە و مەقامەی یەکسەر خۆیان ناسیوە بۆیە خوای گەورە کە باسی ئیمانداران دەکا ڕاستەخۆ فەرمی یا ئەیها الذین آمنوا اذکروا الله ئیماندار ڕاستەخۆ زیکری خوا دەکا بەڵێ بەڵام کە باسی بێ باوەڕان دەکا ئەمانە لە ڕێگەی نیعمەتەکانەوە نەگەیشتون بە منعیمەکە هەر لە ڕێ نیعمەتەکاندا وەستاون بەڵێ ئەوان تەنها نیعمەتەکانیان دەوێ وەیە دەفەرمی یا بەنی ئیسرائیل اذکروا نعمەتی ناڵێ اذکروا الله واتە ئەی بەنی ئیسرائیل نیعمەتەکانی منتان لەبەر چاو بێ ینی بزانن بەهۆی ئەو من بناسن بەڵام نایان ناسیوە ئەوان لەسەر نیعمەتەکانە وەستاون بۆیە زیاتر شتی مادیات دنیایان دەوێ ئەوانە زیاتر بە دوو دنیادا بۆیە حتا شتەکانی کە دەیکەن لە شتێکی دنیایشە چاکەیەکیش دەکەن دیسانە مەکسەبێکی دنیایان لە دوات دەوێت دوعا دەکەن زیاتر بۆ شتی دنیایی دەپاڕێنەوە لێرە ئەمەوەستا عیباد واتە عیبادەتێکی ینی حڕیەتێکی مطلقیان نییە واتە بەڵێ عەبدن بەڵام عەبدایەتیان سنووردارە بەڵام عەبید عەبدایەتیشی مطلقیان هەیە باشە ئێستا چۆن زانایە قسێکی جوان دەکا دەڵێ المؤمن حيوان ملجم والكافر حيوان متفلت دەڵێ ئیماندار دەیشوبێنە وەکو بە ئاژەڵێک بە زیندەوەرێکی ڕێشمەکراوە نی هەندێک شتی حەز لێیە بەڵام ینی مطلق نییە هەرچی بێ حەزی لێوێ بیکە ناتوانێت ئازادیشی تەواوی حڕی نییە حەزی لێوێ بەڵام نایگاتێ بەڵام بێ باوەڕ وەکو ئاژەڵێکی بەرەلاوایە لە یەک نێوان و سێوانی ناگەڕێتەوە من لێ دەنێت تەعادا لە ژنی ئەو دەکا ماڵی ئەو دەخوا چ دەکەوە تا عەبدایەتەکەی مطلق حڕیەتێکی ئەوەیە بۆیە بە زۆری عەبید لە بواری کۆیلەدا هاتووە کۆیلە ئەو کەسە بۆتە دەبێتە کۆیلەی جاریوان نەفسی عەبدی نەفسێتی تا ئیسا عەبد الدینار عەبد الدرهم عەبد الخەمیس یعنی جاری عەبدی نەفسی خۆیەتی جاری وایە ئەڕائیتە من اتەخەذ ئیلهەه هەواه یعنی ئەمانە عەبدی زۆر شتن بەڵام ئەم لێرەیە بەس عەبدی یەک جیهەتێکە مەوەسە لەوەی کە فەرمووت مرۆڤی بڕوادار عەبدێکی وەکو بڵێ ڕەشمەکەی زۆر شتێکی کە بیگێڕێتەوە خۆی ئەوە ئەم عیباتانە ئینسان دەخاتە مەقامی زۆر گەورە ئەسڵان بابەتی عەبد بوون ئینسان کە عەبدی خوا بێ و عیبادت بخوا بکە شەڕەفێکی گەورەیە عەبید و عیباد هەردووکیان جەمعن مفرەدەکان عەبدە بەڵام ئەو عەبیدە کە لەبەرەوەی زۆر لای خوای نەگرت و بەپێی خوا یاسا و ڕۆسای خوا هەڵاسی و دانانیشێ لۆمەکراوە بەڵام عیباد لەبەرەوەی بەپێی یاسا و ڕۆسای خوا هەڵدەسێ و دادەنیشێ مەدەحکرا و لە مەقامی تەشریفدا ناوی هاتەوە عیباد الرحمن الذين يمشون على الأرض هنا الله بل عباد مكرمون والعباد مكرمون وإذا سألك عبادي يعني فرم الله لطيف بعباده وآتكاني تر ما وس أم عبده كأم عبادة بخوادك مقامك جوري دزدك عباد برهمكي عبادته بەڵام عەبید بەرهەمەکەی عوبودیەتە ئەو کۆیلایەتی وەکو بڵێن جایان کۆیلەی خۆیەتی یان کۆیلەی هەوە ئارەزوویەتی یان کۆیلەی غەیری خۆیەتی
ئەیسان ئەگەر عەبدێکی ڕاستەقینی خوا بێ لە مەقامی عیبادەتدا بێ شەڕەفێکی هەمیشە بە شەڕەفێکی گەورەوە مەدح دەکرێت. بۆ نمونە خوای گەورە باسی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێشی لە قورئاندا لە چەند جگایەکدا باسی بە عەبد دەکات. سبحان الذي أسرى بعبده الحمد لله الذي أنزل على عبده تبارك الذي نزل الفرقان على عبده وأوحى إلى عبده. يعني جال آسمان لدنيا شهر بعبد ناوي هنا بوش كمقامي كي جوري وأو رشميش كمروف دي جارتا براسي أو أم أصلي أم عبادتي كيموكو عبد أنجامي دين إذا كانت الغاية من خلق الخلق هي العبادة فإن الغاية من العبادة هي التقوى. أجر ما بس لا أخوة كائمة دروس كرو برستيشي خوي بي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون بابيقمان ما بس لأنجام داني عبادة كان يبوك إنسان تقوى كي بو دروس بي. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون واعبدوا ربكم لعلكم تتقون. شتيكتر موسى عباد لقل عبيد عباد بأليفكا عبيدش بأكا أهل بلاغا دون يجوان بدانان دلين أم عبيدا أو عبادة كأليفكي بيويتي أهل بلاغا ناوين لناوى ألف العزة ألف شكومنديا قال لقرآن ده عباد همي با تشريف وتعظيم وأنا باسي لي وكرا بلام عبي عبداتي وبرز بونا عبيدك بي دوتري يا الذلة زبونا أبو هاتو تخوار جاجاري هاتو تخواره بلا شتيكي تر أواني عبادا خواي پروردگار يعني لو مكانتي شي داوني بلا يعني الشيطان زندقي ليان شوا بلا إن عبادي ليس لك عليهم سلطان أو العبادة يعني أو أنا الشيطان زالني بسر يعني بس الشيء ده زال بسر أو أنا كعبيدا بلا أو أنا كلاوازن أو أنا عبادا خوي برورجار قردوني بمسخر كردون بلا يعني سخر لكم بوهمو إنسان قردون مسخر نية بلا بو أواني بوخوا مسخرا بلا باشا خوای گەورە گردوونی بۆ مسەخەر کردوون ئەگەر بۆ خوا مسەخەر نەبوون خوای گەورە گردوونیان بەسەردا زاڵ دەکات یعنی ئەوەی کە بۆ تۆی دروست کردووە بۆ خزمەتی تۆ مادام تۆ بۆ ئەو خوا ملکەجنی سەر لە حەدیثێکە هاتووە حەدیثی قودسی عەبدی خەلەقتوکە لنەفسی وخەلەقت كل شيء لك تۆی بۆ عیبادەتی خۆی خەڵق کردووە بەڵام جگە لە تۆی هموي بو عبادتي تو درس كردو بو ملكتي تو درس كردو فلا تشتغل بما خلقته لك عما خلقتك له جوانا بأعقا ما بلشتيك تو بويس خلق بوي لشتيك أو تو خلق بوا زور جوانا إما هاتوين لجاتي بو خوا ملكتجوين ناتوين بوشتي تر ملكتجوين بويا أم عبادتي كإنسان ديكات كبزانا قرود مو مسخرة زانا يقسيك جوان لك لما أطعنا الله سخر لنا الوحوش هتا أو كاتي عبدي خواوين عباد وين درندكان بما ملكجبون فلما عصينا سلط علينا الفئران جوانا أجر أو كاتي سربيتشي ما كربوين عبيد أو زال مش كان لا ترسين أو جاء أوان ما بس هذا ظالمون ما وصل يكجي كمان هي القرآن ده كلباسي خلقي غير مسلمان دا يعني مسلمان إلى ربي خلقي بباور ده هاتو بلان بعباد هاتو أوش لسورة الفرقان دا كده فرمي أأنتم أضللتم عبادي أم هم ضلوا السبيل بلان أم باسو خواسة لقيامة دا شيخ الشعراوي اشتيكي جواني لسر دا فرمي بوشي لرا يعني بيشواني ياساكي كباس ما كرت عباد بو تشريفو أو كيتر بو عبيد بو الزمام أي بولر كان لباسي بباوران وأهلي كنا وتاوان دا كسبوا بعبادات هاتوا شيخ الشعراوي خوالي خوش بدا فرمي لقيامت دا كس نبو خوا طائع نبيتو ملكس نبيتو مطيع نبي حمي مطيع بخواي جورا حمي ملكسا حمي دالا بخوا طاو لأنها مشتكي بينيوا ربنا أبصرنا وسمعنا فرجعنا نعمل صالحا إنا كنا موقنين إذا يقيني هيك بالله إخوة هي بهاشتي جهنم اللي برسينو حساب واللي بيشينو هيا لبرو من لطيفيك جوانا كباسي كردو دا فرميم لقيامت دا هموي آمادية فرماني خواه جيباجيكا وجورالي خواه جوربكا مستاشتي كتير أجلان طبعا إحساس يعني بلا بلين هزبة شاكا وخرابة ودوست ودجون وحق وناحق وأنا ناك بلا
خی پەروەردگار کە باسی بێ باوەڕانیش دەکە ئەوش ئیحساسیان نییە بەڵێ ئەوانەش هەستەوەریان ئولایکە کەلەنعام بەل هوم ئەضەل یەئکولون وەیەتەمەتەعون كما تأكل الأنعام يعني وەکووان هەردێن و دەچن و بەس حەز و ڕغبەتیان بریتێ لە تێرکردنی أموات غير أحياء ئەموات غير أحياء هەستەوەرەکانیان صم بكم عمي فهم لا يعقلون فهم لا ئەوانە يرجعون هەستەوەریان لە دەست داوە ئەوستا ئەگەر یەک لایەک بەلای عیبادەت دابکەینەوە بەڵێ عیبادەت لەگەڵ عوبودیەت جیاوازیەکانیان چییە ینی بەڕای من عیبادەت شەکلیە ئێستا هەموو عیبادەتی هەیە عوبودیەتیشی دەبێ هەبێ بەڵام عوبودیەت قەلبیە یعنی ئامانج لەو عیبادەتات ببێتە عوبودیەت یعنی عوبودیەت و ئەگەر عیبادەتە دەکەی ڕاست دەبێت بۆ خوارد ملکەچکە ئێستا بۆ نمونە ئێمە نوێژ دەکەین ئەو نوێژە شتا ڕواڵەتێکی کە ئەنجامی دەدەین وەکو سوزدە و ڕوکوعەکە دەست دادەنین چینە مزگەوت ئەمە عیبادەتە شەکلیە بەڵام ئامانج لەم نوێژە تنهى عن الصلاة عن الفحشاء والمنكر دەبێ ئەم نوێژە لە خراپێ بتجێڕێتەوە جێڕانەوە لە خراپە بریتێ لە عوبودیەتەکە جوانە ڕۆژوەکە بە هەماشەکە بۆ ئەو تەقوا ڕۆژوەکە زەکاتەکە حەجەکە هەموو ئەوانە شەکلەکەیان عیبادەتە ئامانج لێ مەبەستەکەی کە دەیهدەجێ ئایا ئێمە ئەوە عوبودیەتە دەست خۆش مامۆستا خی گەورە پادەش داتەوە بابەتە زۆرتر هەڵدەگرێت بەڵام کاتمان تەواو بوو خی گەورە پادەشت خێری جەناب بداتەوە ئەڵقەم جارشمان بە کۆتە هات تاوکو لاڵقەیەکی تر بە خزمەتان دەگەینەوە سپاردەی خی گەورە بن و سەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه